بە پێی ڕێکەوتنێکە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی عراق هەیەی بڕیار بوو کە مانگانە موچە و شایستەدارایەکانی هەرێمی کوردستان بنێردرێت، بەڵام لەگەڵەوەی کە بە قەرز بڕێک پارە بۆ هەرێمی کوردستان بۆ موچەی فەرمانبەران دابین کراوە، بەڵام نانێردرێت و 700 ملیاری دومیش بۆ موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان تا ئێستا نەنێردراوە. بڕیارە شاندی حکوومەتی هەرێمی کوردستان سەردانی بەغدا بکات جارێکی دیکە لەم بابەتە بکۆڵێتەوە سەرڕای پابەندیەکانی هەرێم، بۆچی بەغدا پابەندی ڕێکەوتنەکانی نێوانیان نابن. من زیاتر قسە دەکەم سەبارەت بەم بابەتە لەگەڵ بەڕێز دکتۆر ماجد شنگالی ئەنجامی پەرلەمانی عراق لە فراکسیۆنی پارتی لە بەغداوە لەگەڵم دەبێت. دکتۆر ئەم کاتت باش. هۆکاری دواکەوتنی ئەو 700 ملیاری دووەمە بۆ هەرێمی کوردستان و نەناردنی لەلایەن بەغداوە چیە لە کاتێکدا هەرێمی کوردستان دەڵێت هیچ بیانوویەک بەدەست بەغداوە نەماوە بەڵام پابند نابێت پێوەی؟ سپێدە باش گولباخان بووتە بۆ هەمی تەمەژوانی قەناتی کوردستان 24 بەڕاستی مەسئلەکە سیاسیە بەحتە بأنه ضغط لەسەر هەرێما کوردستان دەتێکردن لە مەسئلەی موچە و ڕاتب. ڕۆژێکێ دەبێژن لازمە موچە و ڕاتب بە شێوەکی ئەلیکترۆنی لە لای حکوومەتی عێراق بێت تەوزیعکردن و ئەف دژی دستورە و دژی شەرعیەتی دستوری عێراقیە بأنه هەرێما کوردستان کیانێکی دستوریە لەسەر دستورە عێراق. تشتێ دووەم نها مسألة دژی داخلکردنە بأنه ئەو بەیاناتێت مالیە هەرێما کوردستان نەگەشتنە بەس دیڤچوونێمە هەمی بەیانات شاندنە و ئەڤ ڕۆژی پشتی شەندەئێ دیسە بەیانێت هەیوی 7 و 8 هەمی دەئینێت نەقلەکە دژی بووان. بەڕاستی مسألة بأنه وەزیر دارایی عێراقی وەزیرەکە موظفە، وەزیر منصبێکی سیاسیە، بریارێت سیاسی لە ویزارەتە دەتێندانە نە بریارێت محاسبی. بەڕاستی ئەڤرۆ زۆر بەداخەوە گەلک وەزیرێت عێراقی لە vê کابینا محەممەد شیع سوودانی موظفن و زۆر خراپە هەکە منصب وەزیر نە منصبێکی سیاسی بێ. ئەف دۆخە بوومە چێ بووە لەن وەزیرە دارایی هەتا ئەڤ ڕۆژی تەعامل بە نظامی وەرەقیە کەفنێت کە نظامێکی محاسبی زۆر بەداخەوە ئەو نەمایە لە دنیاە. بەڕاستی لازمە نوعکی نۆ لە تعاملی لە نێوە هەرێما کوردستانی و عێراقی چێبێ. ئەڤرۆ یا پێ مافێ مهمشکی دیمێ حەقێمی دیمی یا بێ لە ئەس بوو خۆ شغل بکەم و بوو خۆ تەرتیب بکەم نەفتا خۆ دەرێخم زیراعەتا خۆ چێکەم سنعەتا خۆ چێکەم تو نە دەورێ بدیمە ئەزم شغڵێ خۆڕابم تو نە موچان ببێنێری تا سەرموازنەی موچە نەشانتە کرد قارد مەگۆ دیسەنە قەیناکە ئەڤە هەیڤەکێتەشان هەیڤات دوێ دیسام هاتن نەفسە ئاخفتنە تایفسامی لازمە هەمی ئەفتشواسی بێ ئەفتشواسی بێ و بەڕاستیژی هەمی تشتێوانتوی بەڕاستی شاندی حکوومەتە هەرێما کوردستان بۆ عێراقی دەستنیشان کرا و خۆیان کرا. بەڵێ دکتۆر ماجد چ لایەنێک کێشە بۆ هەرێمی کوردستان دروست دەکات؟ ئەو لایەنانەی کە پرسی موچە و هەروەها بودجێرمی کوردستان بە سیاسی دەکەن وەکو چەکێک بەرامبەر بە هەرێمی کوردستان بەکاری دێنن، ئامان گیان چییە؟ يعني بەڕاستی لایەنە سیاسیت شیعە و تایبەژی ئەوەی نزیینگی فەسایلت بوسەلەح ئەڤرۆ زۆر بەداخەوە گەلک مشکلە بۆ هەرێما کوردستان و تایبەت بوو پارتی. دەزانی ئەڤرۆ ئەم هەمی زانن انتخاباتی پارێزگاهانە لەسەر بۆ گوتی نێزین کۆخت ئەف دیعایەکە انتخابی بۆ خۆچێتکەن بۆ دژیاتی هەرێما کوردستان و تایبەت پارتی پشتی وێژی دەختەکە درست لەسەر پارتی چێتکەن یان وەکو انتخاباتی ئەو هەربژارتنی هەرێما کوردستانی دەئێنکردن یعنی ئەو دەختە سیاسی بتایبەت لەسەر پارتیە و بەداخەوە هەندێک معلوماتی هەرێما کوردستان بەدەنگ وەرەنگ تینن بوو بەغدا هەندێک لایانی سیاسی شریکن لە حکوومەتە هەرێما کوردستان. تشتی دووەمجی بەڕاستی خۆیایە یعنی ئەڤرۆ هەندێک کورد مەطالبە دەکەن بأنه كياني هريما كردستان دستوري لاواز بكان شاغد فين بأنه موچي راتبة مباشر لبغداد بستينين شي قيمة دمينات بو هريما كردستان شاغي مؤسسات وية دستوري وقانوني قيمتها كاوينيني فرمانبري وي راتبة خوش بغداد مباشر استين. بله باشە هەر کاتێک کە کێشەیەک لە نێوان هەولێر و بەغدا داڕوو بدات حکوومەتی هەرێم پابند دەبێت بە ڕێککەوتنەکان و نیازپاکی خۆی نیشان دەدات لە ڕێگەی وتوێژەوە بابەتە چارەسەر بکات. ئایا ئەم وتوێژانە ئەنجامێکی دەکرێت هەر کاتێک کە موچە نەنێردرێت شاندی حکوومەتی هەرێم چێتە بەغدا و دوای ماوەیەکی زۆر بڕیار لەسەر شایستەدارایەکانی هەرێمی کوردستان بدرێت؟ ئایا هەرێم دەتوانێت چەنگاوێکی دیکە بگرێتە بەر؟ يعني بەڕاستی حقیقەتێ دەبێژن حکوومەتی هەرێما کوردستان لە ڤی وەختی زۆر شغلێکی درست دەکات یعنی شاندی دووشاندی دەشینێت
مستمرة بحواري يعني أو تندين نمايا أو أزمة نمايا أدفي مشكلة حل بك لقل بغداية يعني براستي مسألة قرض مسألة كي زور بداخو مسألة موازنة كي دستوري تهيا موشي فرمنبرا نفقاتي ثابت واجبة الدفع دبيجن لازمة بدفع كرن بداخوا دكان نيف نفقاتي فعلي وآخفتني زور خراب بويكيجي حكومة هريمة كردستان راديبو بأنه بكن قرض هيفانه 700 مليار أو تكملة دكان موشي راتبت فرمنبري خو ددن لوي دري بس أوجي يكمن تسديد كرن أفا من قادوي أفرو هشتن سري هيفيجي حتى أنها تسديد ناكرن طيب سامي روجا كده بيت والله بيانات دكيمن روجا كده دفي لازم هر دو رقابة مالي كوم بمنو تفصيلة بدن يعني براستيجي لو يكون بونا لجنة مالية عراقي والطيف ووزارة دارائي هريمة كردستان ونشتين هميتش واضح بين هميتش خياكرن بو حكومتها بغداي بس أزد بهم مبومتي بريارة سياسية ضغطك سياسي لسر هريمة كردستان دكن وبتايبتجي لسر بارتي لفي وقتين هذا يعني بداخوا شاغي موجي فرمنبرا دبيت نيف خلافات سیاسی و ئەزمێ سیاسی باشە پێتان وایە کە لەگەڵەوەی کە بەرپرسانی بەغداوەکو خۆتان ئاماژەتان پێکرد هەر کاتێک باس لە دواکەوتنی ئەو 700 ملیار دینارە بۆ هەرێمی کوردستان دەکرێت دەڵێن تەنها چەند کێشێکی تەکنیکی و هونەری ماوە پێدەچێت نیازپاکی هەبێت بۆ ناردنی ئەو پارەیە لە ماوەکانی داهاتووداوەکو خۆی بنێردرێت ئایا 700 ملیارە دەگاتە هەرێمی کوردستان یا دەبێت چاوەڕێی بڕیاری سیاسی دیکە بکەین قل باخان أو قرض يعني مسألة قرض مسألة تكنيكي وبيانات جرى نافي موازنة ميزان مراجعة لذي موضوعي نافي أف مسألة قرضي لنهاية سالي دقي تصفية كرين بمقاصك باستحقاقاته أو يعني مسألة كموازنة بدرستها هر هيفكات موازنة خستيني تموشا خستيني لازمة ميزان مراجعات تيني أو موازنة كنادمة قرض ب 700 مليار قرض دايا هريمة كردستان بو داني موچەی فەرمەنبەران يعني چه ئاخفتن ژێرە ناوێت ڕۆژێکێ دەبێژن ئەڤە بەیاناتی نەوتەی نەهاتە بەیاناتی گومرەکان هاتە بەیاناتی مەنافع حدودیان هاتە بەڕاستی مگوت پێشیێدا مشکلەیمە وەزیرە دایەڕاییە عێراقی هەتانها نەگە هەستە ئاسی بأنه منصبي ومنصبك سياسية لازم بريار تيدا قالك جاراجي راست منصبك مالية لازم تشتت فني ومهني جدم بس بريارة سياسي لسر همي بريارة بله بەڕێز دکتۆر ماجد شنگالی ئەنجامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە فراکسیۆنی پارتی لە بەغداوە لەگەڵمان بووی زۆر سوپاس.